بەڕێزان بەخێر بێنەوە. وابزانم نصابەکە هەیە. کاباوی تر بڵێ. ئێوەش حساب بکەن هەر کەمە. ئێستا دێنە جووی. دوو ماون. یەک کەسمان نوقسانە. ئەکەیەکی نێزیک هەر لەو نێزیکانە هەبیت بێنن بۆی
بەڕێزان لە کۆمیسیۆن زۆر چاڕوانی ئێمە نەکەن ئەوە تەواو بە ناوی خودای پەخشندەی میهرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەینەوە بەردەوام دەبین بەڕێزان ئێستا چاڕوانی ئەوەینە لەلایەن بەڕێزان لە سەرۆک و جێگر و ئەندامانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان گویان لە تێبینەکانی ئێوەیان گرت پرسیارەکانی ئێوەی بەڕێز و ئێستا چاڕوانی وەڵامی بەڕێزیانین ئەو وەڵامانە لەلایەن بەڕێز دەرفەت بە بەڕێز سەرۆکی کۆمیسیۆن دەدەین خۆی و جێگر و ئەندامانی کۆمیسیۆن بە پێی اختصاص و پێویستی وەڵامی پرسیارەکانی ئێوە دەدرێتن بەتاکید ڕەنگە هەندە وەڵام هەبن پێویستیان بنووسینەوە وەڵامی ئەم پەرلەمانە بدرێت بەتاکید ئەم دانیشتنە ئێمە وەڵاممان دەوێت وەڵامی یعنی بڵێین ڕاست و دروست کە ئێمە لە ئاستی چاڕوانی ئەندامانی پەرلەمان و ئەم دانیشتنەی پەرلەمانی بەتاکید ئەم کۆمیسیۆنەش وەکو ئێوە باستان لێ کرد جێگای متمانەی پەرلەمان بوو و بەو شێوازەش ئێمە چاڕوانی وەڵامی کۆمیسیۆنین فەرموو بەڕێز سەرۆکی کۆمیسیۆن بەڕێز هەندیرین محەممەد ساڵح دەتوانانی دواتر دەرفەت بە هاوکارانی خۆ بدەی باش بەڵێ زۆر سپاس تەبەن سەرەتا دەمێ ئەوە جێگیر بکەم کە ئێمە لەگەڵەوەی ئەو ئەرکێکی میهەنی و پیشەی خۆمانە بەڵام بە ئەرکێکی نیشتیمانیشی دەزانین کە ئەو ئەرکە پیرۆزە دەکەین و بۆیە دەنگەکە لاوازە جا نازانم ئەرتۆزێک نێزیکەی ئەمە بێزگەلەوەی ئەو ئەرکێکی میهەنی و پیشەی خۆمانە بەڵام لە هەمان کاتیژە بە ئەرکێکی نیشتیمانی خۆمانی دەزانین کە ئەو پرۆسەیە گرنگە بەڕێوە دەبین بۆیە تەحملی ئەو هەموو ماندیبوون و ئەرکە دەکەین وەڵامەکانی ما ئەمن بەشێکیان وەڵام دەدەمەوە بەشێکیان هەردوو هاوکارم کاک سلێمان و سەرۆکی کارژێری هەڵبژاردن دکتۆرە ڕێزان وەڵام دەداتەوە تەمام پرسیارەکان زۆرن بەڕاستی مەجالیشم نەبوو تەصنیفی کەم چکە زۆربەی زۆریان لەسەر یەک تکرارن تەنها دەربارەی ئەوەی کە متعلقە بە سجل ناخبین بە شێوەیەکی گشتی وەڵام دەدەمەوە باشە باش ئەم بەس قسەیەک عامە یعنی بسمێ ها ئەوەی من چارەسەر بوو بەڵام فەرموو فەرموو بەڕێز هەندیرین محەممەد ساڵح زۆر سپاس وەک باسم کرد ئێمە هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان زۆر سپاس لە کوردستان بێزگەلەوەی ئەرکێکی میهەنی پیشەی ئێمەیە هەڵبژاردن و ئەو ئەرکەی بەمێست فێردراوە ئەرکەکی نیشتیمانیە بۆیە زۆر مسوڕینە سەرەوەی کە هەموو ڕێکارەکان بە پێی یاسا و پەیڕە و پێوەرەکان بڕوە و تەحملی هەموو مادیبوونێک بکەین وەڵامەکان تایبەت بە تۆماری دەنگدەران بەشێکیان لە بۆ هەردوو هاوکارم کاک سلێمان و دکتۆر ڕێزان بەجێ دێرم تەنها یەک قسە لەسەر تۆماری دەنگدەران دەکەم تەفاسیل دەدەمەوان ئەوەی باس لەوە دەکا هەندێک دەرێن 900,000 دەنگدەر دووبارەیە هەندێک 300 هەندێک دەرێت چەند لە سەد تا دووبارەیە ئەمە زۆر بەڕوونی گوتمان لەبیرکەن ئەو داتایە کۆنە ئەو داتایە کۆم بوو ئێستا ئەمە داتایەکی نوێنمان هەیە ئەو داتایە لای تەنها لای کارژێری هەڵبژاردن و بەشی تۆماری دەنگدەران هەیە لای کۆمسیارەکانیش نیە ئەو نۆ کەسێک کامە لەوینە تۆ چۆن زانیت 900 تێدایە و 50 تێدایە و 100 لە 100 خاوێن نییە ئەو داتایی ئەو قسانی کە پێشتر دەکران ئەوە خلاص ڕابردوو ئێستا تۆمارێکی نوێیە و وەک دکتۆرە ئیشارەتی پێدا کە لەسەر چ بنیاکرایە و چەند ئیشی لەسەر کرایە وەک باسم کرد نەمتوانی تەصنیفی هەموو ئەوەکان بکەم بەس بە خێرایی بەسەر پرسیارەکاندا دێم بنکەی دەنگدانی تایبەت بەڵێ ئەمە زانیمان قەڵەباڵغی هەیە ئەو جارە بنکەی دەنگدانی تایبەت 200 دەنگدەری تێناپڕ 2000 بنکەی دەنگدان لە هەر قوتابخانەیەک 2000 دەنگدەری تێدا دەبین نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ناکرێت بە شێوەیەکی بەردەوامبی لەگەڵ ئەوەشدا چکەوە بودجەی دەوێتن بەدەر لە بودجەی تەشغیلی بودجەی هەڵبژاردننی دەوێت بەڵام ئەوەش بیرۆکەیەکی باشە دەکرێت دوای ئەو هەڵبژاردنە ئێمە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەردەوام بکەین و بودجەیەکی تایبەتی لۆ داوا بکەین دەربارەی ئەوەی کە
ئایا ڕاستپاردەی سەرۆکی هەرێم تەبان خۆتان نەزانن ئێمە لە 6/11/2017 نووسراومان کردو بۆ سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت داوامان کردێ کە سێ هەڵبژاردنەکە چاوەڕێ دەکرێت و پێمان بگۆترێ و ئەوە بوو کە لە 5 وەڵامیەکە هەڵبژاردنەوە پەرلەمانی کوردستان بکەین وە لە بیریشمانەوە هەروەک باسیش کرا ئێستا هەموارکردنەوەی دابشکردن دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەوە بزانم خوێندنەوەی یەکەمیشی لۆکرایە دەربارەی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە سینۆ هەڵبەت کۆمەڵە شتێکی یاسایی هەیە لەوانەیە نەکرێت لە سینۆ ئەو هەڵبژاردنەش پێوەکۆ بکرێت بە تایبەتی وەرگرتنی ناوی سەرڕەن و دەبی تۆمارکردنی قوارە سیاسەکانی لۆ بکەین و فترەی تەعنی بدرێتە یعنی هەندێک مودەتی قانونی هەیە لەوانەیە نەتوانین زەخت لە خۆمان بکەین هەڵبەت ماوەیەکەی دەوێتن ناڵێ ماوەیەکی زۆر دوور درێژ دەکرێتەوە لە ئەنجومەن ئێمە دانیشین و باسی لێ بکەین لەبەر ئەو هۆکارانە ناکرێت لە سینۆ لەگە ئەو هەڵبژاردنە بکرێتن. دەربارەی هاوکاری وەزارەتەکان هەموو وەزارەتەکان هاوکار بوون وەزارەتی ناوەخۆ وەزارەتی پێشمەرگا و ئەو کۆبنەوەش کە کرا یەک لە برادەکان باس کرد بۆ دوێنێ کراوە ضرور بوو دوێنێ بکرێ و تەنانەت ضرورە دوای مانگە چکەش بکرێت لەبەرەوەی هێزە ئەمنیەکان حرەکەیان لەسرە بەپێی جوولی عسکەری ئەو هێزانە لەوانەیە هەموو شوێنی ثابت نین ئەوانە دەوائری مەدەنی نین کە وحدەیەکی عسکەری لێرە بوو هەمان ئەندامی لێرە بیتن ئەوانە گۆڕانکاریان بەسەدێ بەپێ ئەو بارودۆخە ئەمنیەکە دەبینن لە کوردستان و لە عێراق لێ ئەمە کۆبنەوەکە دواش دەخەین مانگەی کەش بەڵام لە کۆتایی ئێمە لیستی ئەو ناوانیان لێ وەردەگرین کە دەبنا دەنگدەری تایبەت سەرکردن معنای چێوە لە بۆ ئەو دوو برادەرە بەزێ دێرم کە ینی هەتا ئەبدەیتی نەکرێ ناتوانن دەنگ بدەنەوە کۆنگرە لەو دوو ڕۆژە کۆنگرەیەک دەکرێت لەسەر نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و هەموو ئەو قسانەی کە باسکرا لێران دەخرێتە بەردەم خەڵک بەنسبەت زەماناتی هەڵبژاردنێکی پاک و بێگەر چییە بەشێکی ڕێکارە و بەشێکی ئیلتیزامی ئەخلاقیەوە و بەشێکیشی مراقبەیە هەموو ڕێکارەکانی کۆمیسیۆنەگە تەماشەکەی بە پێی پێڕەوەکان نووسایتەوە و ئێمە لزنەیەکمان تەشکیل کردووە بۆ منع التلاعب والتزوير و باسیشم کرد لە بیدایەتی قسەکردنم تەنانەت ڕێکارەکانی ڕۆژی دەنگدان و جیاکردنەوەی دەنگدان تاوەکو ئێستا ئێمە پەسەندمان نەکردووە لە بۆی دەرفەت بدەین لە بۆ هەر بیرۆکەیەکی نوێ لەو پرۆسەیە بۆی زەمان بدا و ئیطمئینان بداتە هەموو لایەکان بەڵام لەگەر ئەوەشدا کە ڕێکارەکان بە پێرفێکت دەرەچن هەموو ئیجرعات بە ڕێکوپێکی دەرەچی لابد لە چاودێریەکی ئەکتیڤانە لە بنکەکانی دەنگدان ئەم دیسان دەڵێمەوە لە بنکەیەک لە شوێنێک کە هیچ چاودێری لێ نەبی کارمەندێکی کۆمیسیۆن بالمناسبە ئەوانەی ڕۆژی دەنگدان کارمەندی کۆمیسیۆن نین ئەمە لۆ 3 ڕۆژ ئەوانە دەینین مامۆستایەکە مشریف تەربیەویەکە پارێزەرێکە لە بۆ 2 ڕۆژیان 3 ڕۆژ دەهێنین ڕۆژێک تەدریب پێدەین 2 ڕۆژ لە بنکان دەبین ئەوانە بە عەقدی موقەت دەبن بۆیە چاودێریکردنی ئەکتیڤانە لەو بنکانە زامینترینیانە لەگەر ئەوەشدا دەبینن لە ڕێکارەکان و بە تایبەتی لە ڕێکارەکانی ڕۆژی دەنگدان و لە ڕێکارەکانی جیاکردنەوەی دەنگدان شتی وا کراوە کە لێ نەگەڕین بەڕاستی و ئینشاءڵڵا کەس زەفەری پێ ببە هەندێک ڕێکار دەگرێتە بەر انشاءالله ئەو ڕێکارانە بەشێکیان لە ڕۆژی اقتراع بە دەردەکەویتن کە ڕێکارێکی واتون گرایتە بەر لێرەش داوا دەکەم کە هەموو هاوکاری کۆمیسیۆن بن لەو مەسەلە و هاوکار بن لە بڵاوکردنەوەی یەکەم جار بەڕاستی وعی تەزویر نەکردن چکەوە زۆر گرینگە و هەروەها زەختکردن لەسەر ئەندامان و ئەندامە بە تایبەتی بریکارەکانی قوارە سیاسیەکان لە بنکەکان کە چاودێریەکی ئەکتیڤانە بکرێ ئەو دەمەس بەنسبەت مۆبایل شتێکی باشە مۆبایل قەدەغە بکرێ هەرچەندە ئەرکێکە لەسەر بنکەکانی ئێمەش دەزانی لەوانەیە بە تایبەتی لە دەنگدانی تایبەت برادێک باسی کرد فعلەن لە دەنگدانی تایبەت لەبەر ئەوانە زیاتر ملزەمن بە ئەوامری عسکەری پێیانەرێن بڕۆن ڕسمی یوهەیە دەرێ لایڤ لەناو بنکەی دەنگدان لایڤ ئەگری دەنێری ئەوە منعیەکەین پرسیارەکان پەرت و بڵاو نوێ وردە دێمە سەریان درێژکردنەوەی کاتی دەنگدان بە یاسا دیاری کراوە 8/8 خۆگە قریارە چشماندا لەبەرەوەی کە لەوانەیە 12 سەعات زۆربی بەڵێ پێشنیارێکی وهات بۆ بەڵێ دەکرێت ئەو پێشنیارە دیراست بکرێەوە بە هیچ شێوەیەک درێژی ناکەینەوە ڕاگەیاندن لە 72 ساعت بەپێی یاسا ئەمە ملزەمین بە 72 ساعت
ئەنجامە بەرایەکان ڕابگەێنین بەڵام لەگەر ئەوەشدا کوردەواری خۆمان دەرێت دوور بڕۆ سەلامەتۆرەوە مهمە ئەمە ئەنجامەکان بەدیقەت بڵاو بکەینەوە معلم ئیلتیزامی شەکەین بەڵام گرنگەوەیە با وەقت لەسە حیسابی دیقەت نەبی ئەمە لەم ناو سکێڵێکین چەند سرعەت بڕۆین و چەند دیقەبی دەبی زەبط بکەین لە مابەینی مدە یاسایەکە و مابەینی ئەو دیقەتەی کە ئەمە هەمانە تازان شارەوانی بەنسبەت ئەو یەک باسی کرد ئەو 280,000 فەرقە چەندی مردووە ئەو 280,000 ئۆڕەدی لە مابەینی دوو داتابێسەکە فەرقە نزانین هەمووی مردووە نازانی هەمووی وهمیە مهم داتابێسێکی قەدیممان هەبووە یەکەکی نوێمانی نایە دیتیتمان ئەو فەرقی هەیە بەڵێ هەڵەبجە طبعا هەڵەبجە زمن یەک بازنەیەوە بالمناسبە ئەمە کۆمیسیۆن تاقە مؤسسەی وحیدین تعامل لەگەر بۆەوەی ڕاستکەمەوە مش بە هەڵە تێگەیشتمەوە پرسیاری زۆر لە جێی خۆی برای بەڕێزمان کاکاری عەبدوڵەتیف و مەبەستی ئەنجومەنی پارێزگاکانە کە هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگاکان بەتەنێ دەبی و دەبی ئەوەش برێن کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی ژاردن تقریبا تاقە مؤسسەیە کە بەڕێوەبەری گشتی لەو پارێزگایە کردیتەوە کە بەڕێوەبەری یەکەم بەڕێوەبەری گشتی ئێمە وەک پارێزگایەکی مستەقیل تەعاملمان لە کرد بەڕێوەبەری گشتیمان دانا و ستافمان بۆ دانا وەک ئۆفیسی پارێزگای هەڵەبجە ئەوەی لە ناو تۆمار نەبی چ لە دەرەوە بی چ لە ژۆرێبی لە هەر شوێنێک بی ئەگەر ناوی لە تۆماری دەنگدەران نەبی تەنها دەرفەتی ئەو 30 ڕۆژە سەردانی ناوەندەکانی تۆماری دەنگدەران بکە ناوی خۆی ئیزافە بکاتن ئەو یاداشتانی کە باز دەکرێت گەیشتە کۆمیسیۆن بەتەنی یەکەس بڕیار نادا ئەنجومەنی کۆمیسیاران بڕیار لەسەر هەموو ئەو یاداشتانەدا ئەگە بدا و ئێمە سوورین هەموو ئەو یاداشتانی دەگایێتە ئێمە لە ئەنجومەن باسی کەین لەوانەیە یاداشتێک لەسەر تۆماری دەنگدەران من ئێستاش نازانم ئەگەر ئەکید مقرری مەجلیسمانەیە هەمووی لایە بەڵام ئەگەر لەسەر تۆماری دەنگدەران هەموو ئیجرائێکمان کردیە و لەوانەیە لەبەرەوەی ئێستا احتیمادمان لەسەر داتابێسێکی نوێ کردیە کۆنەکەمان لاداوە لەوانەیە لە بە هەندێک ئەو وەڵامە تاخیویتەوە ئەو بڕیارە دەکرێت کۆپیەک بدرێتەوە تۆماری بەرای ئەو تۆمارەیە کە یەکەم جاری ئەلانەکرێت ئەوەی لە وێزگای ئەلانەکرێت تۆماری ئەو وێزگەیە ئەو ئەنجامە کە لە وێزگە ئەلانەکرێت و کۆپی مسادەق دەدرێتەوە بەڵێ ئەوە بەڵگەیە لەسەر ئێمە بەڵام ئەو ئەنجامەش دیسان نیهائینی هەتا سکاڵای لەسەر یەکلا دەکرێتەوە و بڕیاری کۆتایی لێسەر دەدرێت دامەزرانی فەرمانبەران ئەو 1500 فەرمانبەری لە بنکەلاوەچەکان دامەزرا بەڕاستی لە تانەشار بە محاسەی حزبی دامەزرا وەک ئەو سنەتەی کە هاتبوو ئەو کۆمیسیۆنە پێیدا بەڵام لە بۆ ڕۆژی دەنگدان ئەو 50,000 بەڕاستی بەو شێوە نابێتن لە بەرەوەی ژمارەیان زۆرە هەندێک معاناتمان هەبوو هەندێک حزب لەوانەیە تەلەکوع بکات لە پێدانی ئەو ناوانە بۆیە لە ڕێی فۆرمێگەبی و لژنەیەک پێک هاتۆ تایبەت بە دامەزراندین کارمەندانی سەرسوندوقخان لەبەر حەساسەتی و لەبەر ژمارەی زۆری ژمارەیان عرضەکان بە پێی یاسا سجلەکان عرضەکرێن پێش 15 ڕۆژ لە سەر دیوارەکان پێی دەگوترێت سجل زیداری بڕیاری ئاخر لەحزە بە هیچ شێوەیەک نابی راپۆرتەکان راپۆرتە وەرزەکان وەڵاوزەم ئەمە یەک لە مؤسسەکانی پابەندین بە ناردنی راپۆرتە وەرزەکانەوە جەنابی بڕیاردەر لێرەیە وزان و هەموو راپۆرتەکان ڕۆژ بە وەختی خۆی ناردوێتی گرنتی هەموو گرنتیەکان ئەوەیە کە ئەو لیستانی کە تۆماری دەنگدەران بگاتە هەموو ناوەندەکانی تۆماری دەنگدەران هەڵبەت مەسەلەی تەدەخولی بەڵێ تەدەخولی حزبی هەموو جارێ هەوڵەدا تەدەخولی حزبی بەڵام ئایا ئیرادەی کۆمیسیۆن لێ دەگەڕێ نەخێر و ئەو ئیرادەی کۆمیسیۆنە بە تەوافق و بە بڕیاری هەرنەوە ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیان دەرەچی بۆیە ڕئیس بە هیچ نادرێ جارە ئیستیفادە تەزانم بانگەشەی هەڵبژاردن هەتا ئێستا بڕیارمان لەسەر نەداوە هەندێک لەگەر ئەوەی داینە 15 ڕۆژبی هەندێک لەگە 25 ڕۆژ داینە هەرچەندە لە دنیا هیچ ستاندەرێک نییە لە بۆ وادەی هەڵبژاردن لە ئەمریکا 2 ساڵە وادەی بانگەشەکردنی حزبەکە ئەوەی هەڵبژاردننی ئەمریکا 2 ساڵە بەڵام لەگەر ئەوەدا چەندی کەمبی باشترە هەتا ئێستا بڕیارمان لێ نەداوە بەڵام بڕیاری لێ دەدرێت لەو نزیکانە تەنسیقمان لەگە کۆمیسیۆنی عێراقی هەبوو پێش ئەوەی
ئەو ئەنجومەنی دادوەری بێتە جێیان دادوەرەکان و تەنسیقی باشمان هەبوو بەڵام ئێستا ئەوان لەوێ نەماینە خۆتان نەزان ئێستاوان لە ئیجهەزەنە بەڵام پێش ئەوانە تەنسیقمان لەگەری هەبوو بەڵام کارتە ئەلیکترۆنیەکان بەکارناینین لەبەر یەک هۆی تەکنیکی ئەویش ئێمە ئامێرمانیەکە ئەو بیتاقانە بخوێنتەوە چکە ئەو بیتاقانە ئەلیکترۆنین پێویستی بە ئامێری ئەلیکترۆنی ئامێریش تایبەتە بۆی بخینتەوە و ئێمە ئەو ئامێرانەمان لەدەست نییە لێ ناتوانین ئەو کارتانە بەکاربینین لەگەڵ وێرای ئەوەی کە سیقەمان بەو تۆمارێک نەخۆمانە کە دروست کراوە. پرسیارێک دەرە لەژێر ڕەوشی ئێستادا دەتوانرێت هەڵبژان بکرێت ئەڵێم بەڕێمەوە پرسیار سیاسیە لەوانەیە ئەمە لۆمە نەبی جواب دەینەوە بەڵام لەوانەیە جوابەکەی عکسیشی ڕاستبی لەوانەیە هەڵبژاردن معالەجەی زۆر شتی بکاتن. ماوەی تۆمەرندی گوتمان 30 ڕۆژە هاوکاری لەگەڵ شارەوانیەکان کراوە بە تایبەتی لەبۆ فترەی بانگەشە و مەسەلەی شێوازی بانگەشەی حیزبەکان کە پۆستەر و شتیوە بەکاردێنن بەڵێ ئەمیش لەگەر ئەو شێوازەدا نیمە تەنانەت جارێک وەسف کرد بە بانگەشەیەکی فۆلکلۆریە زیاتر دەکرێت حیزبەکان زیاتر ئیجتیهاد بکەن لۆ بەکارهێنانی وەسائلی زیاتر. بنکەی دەنگدان لەسەر 2500 تەسمیمەکەین لۆی خەڵەباڵغی دروست نەبی لێ ناگەڕین بتە 3000 یان 3000 اللهم لە شوێنێکی زۆر تایبەت بەڵام بە شێوەیەکی گشتی لە 2500 تێناپەڕیتن. ئەگەر یەک لە دەنگدانی تایبەت لیستەکانمان بەدەست گەیشت دەنگدانی تایبەت فریانەکەت بالمناسبە نابی خەتای مەبی چونکە بنکەکانی دەنگدانمان ئەو جارە لەسەر 2000 دەنگ دەرداوەلۆ هێزەکانی ناوەخۆ خۆشتان دەزان هێزەکانی ناوەخۆ ئیلتیزامێکی چاچیان هەیە لە بەیانیەوە دێ سعات 8 دێ لەگە ئامرەکەی دەنگی خۆیدا زۆر بەسەلالە دەنگدانێکی زۆر یعنی ئینسیابیە زۆر تێدایە بەڵام ئەگەر دەکرا دەنجی نەدا لۆی نییە لە دەنگدانی گشتی دەنگدا لە بەرەوەی ناوەکەی لەوێ سڕایتەوە کە ئەو ناوانەکە وەرەگرین تازە دووبارە نابتەوە. لەگە UN لەسەر بەردەوامی بەڵام UN زۆر مقەسرن و چەند جاریش پەرلەمان و لە راپۆرتای وەرزەکانیشمان ئەوەمان ئاگادار کردەوە پەرلەمان کە UN زۆر بە دەنگمانەوە نایەتن و بە تایبەتی هەبوونیان بەڕاستی لە بواری هەڵبژاردن لە لێرانە زۆر زەعیفە. ئەمە زۆر سپاسانەکەم حەزەکەم هاوکارانم وەڵامەکانی تایبەت بە تۆماری دەنگدەران کاک سلێمان و دکتۆرە جواب دەنەوە. سپاس بۆ بەڕێز ئەندرین محەممەد ساڵح سەرۆکی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕابردووی لە کوردستان و بەڕێزانە و راپۆرتانەی وەرزی کە لە کۆمسیۆن بۆ پەرلەمان تێن لای دەستی سەرۆکاتی پەرلەمان نامینن ڕاستەوخۆ ئاراستە دەکرێن بۆ لجنە پەیوەندەرەکان لەوانە لجنەی کاروباری پەرلەمانی کە لجنەیەکی معنیە لجنەی کۆمەلگای مەدەنیە لجنەی یاساییە ئێستا بۆ دقت زیاتر دقەتی تێدا بیتن داوامە لە دیوان کردووە ئەو ژمارەی ئەو راپۆرتانە بۆمان بنێرن بۆ ئەوی بدقت ئاگاداریەوەی بەڕێز بکەین. ئێستا داوا لە بەڕێز کاک سلێمان دەکەین جێگری سەرۆکی کۆمسیۆن وەڵامی زیاتر بۆ تێبینی و پرسیاری ئەندامە بەڕێزەکانی پەرلەمانی کوردستان. بەڕێز کاک خەرەمان خاڵێکی نظامی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە لیژنەی کاروباری پەرلەمان تاوەکو ئێستا هیچ ئۆکی کۆمیسیۆنمانەوە نەهاتیە راپۆرتی ماگانە تا ئێستا بەدەستمان نەگەیشت هیچ مانجێک ماگانە نییە ئی وەرزیشمان بەدەست نەگەیشت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز خارەمان بۆ خاڵ نظامی. بەڕێز سامی نەزیکری فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی یا نظامی نینە چونکی دیف قانونێژی کۆمسیۆن هەمی راپۆرتێت خۆوەرزی وەختی بۆ سەرۆکاتیە پەرلەمانی تنێری یان بۆ پەرلەمانی تنێریدا دەبێتن بۆ هەمی ئەندامێت پەرلەمانی بچی هیچ لیژنەک یا تایبەتمەند نینە گرێدای کۆمسیۆنێ بیدەن واتە نابێتن تەنها بۆ دوو سێ لیژنا بچن ئەگەر راپۆرت بهێن بێت تەوزیع بن سەر هەمی ئەندامێت پەرلەمانی. سپاس بۆ وێ تێبینیە گوتمان بە تەئکید بۆ هەندێک لیژنەی پەیوەنددار دەچیت بەڵام کە بۆ لیژنەکان بچیتن معنەیەوە نییە بۆ ئەندامان نەچن ئەندێک یاداشتەنە لە سەریەکەیە کە ئەندامانی پەرلەمان دابەش دەکەین ئەو جا چ جاهاکە راپۆرتەکان بێن بە تەئکید بەڵام لیژنە پەیوەنددارەکان ئیشی لەسەر دەکەن زیاتر. بەڕێز فەرموو کاک سلێمان. ئەگەر مایکێکە نزیک بکەی
ئەگەر لەوێش دەتوانێت بە ئێرەش هەردووکیان نزیکدا بن. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمان، ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە بانگشتی پەرلەمانی کوردستان کراوین سەبارەت بە ئامادەکاریەکانی هەڵبژاردن و تۆماری دەنگدەران قسە بکەین. لەبەرەوەی هەموو ئەو ئەندامە بەڕێزانەی کە پرسیاران ئاراستەی کۆمیسیۆن کرد ئەوە حەقیشی خۆیانە و بە پێی یاسا ئێمە لەبەردەم پەرلەمانی کوردستانە بەرپرسین. زۆر لەو بەڕێزانە باسییان کرد ئێمە چیمان لە پەرلەمانەوێت. ئێمە وەکو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان داواکارین لە پەرلەمانی کوردستان چاودێریی وردی کارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بکە و بە تایبەتی ئێستا ئێمە لە ناو پرۆسەی ئامادەکاری هەڵبژاردنین و خشتەی کردارەکان بڵاو کراوەتەوە و ڕۆژانە کۆمیسیۆن بڕیارەدا و بڕیارەکانی کۆمیسیۆن لە ماڵپەڕی کۆمیسیۆن بڵاوەکرێتەوە. تکا ئەەکەم و ڕجا ئەەکەم زۆر بە وردی وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانە، وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان و وەکو نوێنەری حیزبەکانیان چاودێری وردی کارەکانی کۆمیسیۆن بکەن، چکە ئەوان داوای زەمانەتیان کرد. زەمانەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەوەیە کە ئەوان بێن زۆر بە وردی چاودێری کارەکانی ئێمە بکەن. ئەمەیان خاڵی دووەم باسی تۆماری دەنگدەرانەکەم. بەڕێز سەرۆکی ئەنجومەن و بەڕێز سەرۆکی کارگێری هەڵبژاردن لە بەیانەکەی بەوردی باسییان کرد. من 100% تەئیدی قسەکانیان دەکەم، بەڵام هەندێک شتێ پێویستی بە دووبارەکردنەوە هەیە، چکە لە دوای قسەکردنی ئەو بەڕێزانە هەموو ئەو بەڕێزانێک کە پرسیاریان کرد پرسیارەکانە لەسەر تۆماری دەنگدەران بوو. بەڕێزینە ئێمە بانگی پەرلەمانی کوردستان کراین باسی تۆماری دەنگدەرانمان کرد، داتایەکمان لەبەردەست بوو. ئەو داتایە کۆمەڵێک کەم و کوڕیتیا بوو. هەر ئەو کۆمیسیۆنە پەیڕەوێکی دەرکرد بە ناوی پەیڕەوی بژاردن و دامەزراندن، هەموو ئەو کەم و کوڕیانە لەنە ئەو داتایە هەبوو باسمان کرد کە ناوی مردوو هەیە، ناوی دووبارە هەیە، ناوی ئاوارەکانی شوێنەکانی تر هەیە، هەموویمان باس کرد. کە هاتین کەتینە ئەمری واقع فەرماگەی کارگێری هەڵبژاردن ئیشی لەسەر کرد. کارکردن لەسەر ئەو داتایە کارێکی زۆر قورس بوو. لەبەرەوەی پێشنیار کرا تۆمارێکی تایبەت بە خۆمان هیچ پەیوەندی بە تۆماری دەنگدەرانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی ئیتحادیەوە نەبی. لەبەر ڕۆژناوی بڕیاری ئەنجومەن داتای وەزارەتی بازرگانی فەرمانگەی سلەیمانی هەولێر دۆک هێنراوە، تەسلیمی کارگێری هەڵبژاردن کراوە بە فەرمی، ئیش لەسەر ئەو داتایە کراوە. ئەم داتایی کە ئێستا سەرۆکی کارگێری هەڵبژاردن باسی کرد، جیاوازی لەگەڵ داتا کۆنەکە جیاوازێکی زۆرە، 250,000 ناوی فەرقە. اینجا دوای ئەوە ئێمە بڕیاری ئەوماندایە هەموو ئەو ئەحکامانەی کە لە پەیڕەوی بژاردن و دامازراندنی تۆماری دەنگدەران بۆ داتا کۆنەکە دەرمان کرد، تەطبیقمان کردووە لەسەر ئەم داتایە. ئەم داتایی کە ئێستاش ئەم داتاش کە هەیە کەم و کوڕیتایە، بەڵام ئازانە کۆمەڵێ بڕیار دراوە. ئەو بڕیاری کە ئەو داتایی کە سافیە وەکو سەرۆکی کارگێری هەڵبژاردن باسی کرد، بەڵام کۆمەڵێک شتی شایە معلق ماوەتەوە. ناوی سەرکراومانەیە، باسی ناوی سەرکراو کرا، ناوی سەرکراو ناوی لێک چووە، بەڵام 100% دڵنیانینە کە ئەو ناو سەرکرا بسرین و یان نەسرینەوە. ناوی مردوو ئەوەی کە ئیشی لەسەرکراوی فۆرمی خۆراک و ناوی سیانی و ناوی داچی تەواوی ئەوە سراوەتەوە و هیچ تەڕەدودمان نەکردووە. و ئەوانەی ترکە تەمەنیان لە 9 ساڵ بەسەرەوە ئەوانیش سەرکراون بۆ فترەی تەحدیث. پرسیارەکەی من لێرە ئەوەیە، بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، تکاتان لێ یەکەم ئەم تۆمارە بە تۆماری خۆتان بزانن و ئەم جەلسە بکەن بە جەلسەی ئەوەی کە تەئیدی کۆمیسیۆنەکەن بۆ ئەو تۆمارە. ئەوەی کە ئێستا تا ئێرە کۆمیسیۆن کردوێتی، بەڵام لە بەیانیەوە بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەست پێ ئەکا. ئەم تۆمارە تۆماری سەرەتایە، واتە ئەو تۆمارە قابلی ئەوەیە ئەگەر ناوی زیادی تێدا بێ لێ بسڕێتەوە، ئەگەر ناوی خەڵکی بە نەحەق لە دەراتبی ئیزافە بکرێتەوە، ئەگەر ناوی خەڵک مەسەلەن لە نزیک شوێنی دانیشتنی نەبی بگوازرێتەوە بۆ شوێنی خۆی. هەموو ئەو کەم و کوڕیانە و هەموو ئەو گومانانەی کە لەسەر تۆماری دەنگدەران هەیە لە خلالی ئەو مانگە ئێمە ئەتوانین جێبەجێ بکەین. بەڵام ئەوە بەچی ئەکرێ؟ بەڕێزان بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەو مانگەدا ئەتوانن هاوکارێکی بۆ نایە ئێرە زۆرم نەما بەڵێ ئەو ماوەی کە لە بەردەستە خلالی ئەو مەگا ئەتوانن کۆتایی بە هەموو گومانەکان بێنین بەو مەرجەی پەرلەمان کە ڕەقیبی ئێمەیە، بەڵام لە هەمان کاتدا پەرلەمانی کوردستان بە هەموو فراکسیۆنەکانیانەوە هاوکاری ئێمە بن. ئەوەی کە ئێمە نەمانتوانێ بیکەین لە خلالی ئەو مانگە دەرگای کۆمیسیۆن کراوەتەوە، دەرگای ناوەندەکانی کۆمیسیۆن کراوەتەوە. ئێمە ئەم ئیشانەمان لەبەر ڕۆژنایی یاسای ژمارەیەک دەرکردووە کە بەڕێز پەرلەمانی کوردستان دەری کردووە. لەبەر ڕۆژنایی ئەو یاسایە پەیڕەوی ناوخۆی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانمان دەرکردووە، مخالفی ئەحکامەکانی نییە.
لەبەر ڕۆژنایی ئەو یاسایە پەیڕەوی دامەزراندن و بژاردکردمان دەرکردووە کە 100% مطابقە لەگەڵ ئەحکامەکانی یاسای ژمارەیەکی هەموارکراو. دوای ئەوە کارژێری هەڵبژاردن ڕێکاری جێبەجێکردنی پەیڕە و یاساکانی دەرکردووە کە لە بنکە و لە ناوەندەکان چۆنچۆنی ئیشی تێدا بکرێ. بۆ ئەوەی لەبەر ئەوەی لە ساڵی 92 گومان لەسەر تۆماری دەنگدەران هەیە کە تۆماری دەنگدەران خەلەلی تێدابێ خەتای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنیە خەتای هەموو دامەزراوەکان هێرێمی کوردستانە. ئەوەی ئێستا لە قووەتی کۆمیسیۆن دابیت ئێمە هەر نوع ئەندامی ئەنجومەنی کۆمیسیۆن لەسەر زۆر بابەت ئەگەر خلافی جوزئیشمان هەبووبی لەسەر تۆماری دەنگدەران هەمومان کۆک بووینە تەبا بووینە ئەوەی کە ئیمکانە بکرێ کردومانە کە شتێک نەکرابی یان ئیمکان نەبووە یان ڕێگری قانونی هەبووە لەبەرەوە تکا ئەەکەم و ڕجا ئەەکەم وەکو ئەندامی پەرلەمان خوان وەکو فراکسیۆنەکان وەکو هاوڵاتێکیش لەم مانگەیە هاوکاری ئێمە بن بۆ ئەوەی بتوانین کۆتایی بە گومانەکان لەسەر تۆماری دەنگدەران بێنین و ئەوەی ئەکرێ ئیشی تێدا بکەین. ئەمەیان سەبارەت بە تۆماری دەنگدەران و ئینشاڵڵا بەیانیش ئەو راپۆرتێک کە داوایان کردیا بە فەرمی ئەو راپۆرتە داتانە و بەو ناوانەی کە سڕ کراون و بەو ناوانەی کە لە 90 ساڵی بەسەرەوەنە لەسەر سێدی من پێشنیارەکەم بۆ هەموو بۆ سەرجەم نەک بۆ دانێک بۆ پەرلەمان بۆ هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمان بنێردرێت بۆی لەو ماگە بتوانین ئیشێکی جوانی لەسەر بکەین ینی کە لێرە بە دواوە قسە لەسەر تۆماری دەنگدەرانەکرێت بۆ باشکردنی بێ بە بەڵگە بێ ینی چکە بەڕاستی ناکرێت ئەو بەڕێزانە باسییان کرد کە ئێمە متمانەی خەڵک بژێرنەوە متمانەی خەڵک لەوە ئەجێڕینەوە کە بین هاوکاری کۆمیسیۆن بین بۆ چارەسەکردنی کێشەکان. بابەتی دوم کە من ئەمێ قسەی لەسەر بکەم بەڕێزان ئەندامانی پەرلەمان زۆر بابەتیان ورژان کە هەمووی یاساییە بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێ سەرۆکی پەرلەمان دەنگدانی تایبەت بە قانونە ئەکرێت قانون تعدیل بکرێت. وادەی هەڵبژاردن ئێمە قەت وادەی هەڵبژاردنمان درێژ نەکردوتەوە لە قانون هاتووە ئەڵێ ساعت 8 بۆ ساعت 8 بەڵام بە پێی وەرزەکانی ساڵ کاتەکان ئەگۆڕێ لەوانەیە مەسەلەن بیدایەت کۆمیسیۆن لە ئیجراتە بیوت بیت هەتا حوتی ئێوارە دوای ساعتەکە ئیزافەکرایە. بۆیە تکا ئەەکەم ئەگەر ئیمکانە و ئەگەر لە توانای پەرلەمانی کوردستاندا هەیە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەموار بکاتەوە. ئەگەر نظامی دابشکردنی کورسی و سیستەمەکەشی دەستکاری نەکا بەڵام من ئەوە پرۆژەیە 31 مادەی یاسای پەرلەمانی کوردستان پێویستی بە هەموارە هەمووی دژیەکە ینی ئێستا زۆر ئیجرعاتێک کە ئێمە ئەیکەن مخالفی ئەم قانونەیە لەبەرەوە ئەم قانونە بۆ ساڵی 92 دانرا هیچ دەستکاری نەکراوە. بۆیە تکا ئەەکەم زۆر بەوردی ئەو خەلالانی کە باسییان کرد بابەتی تۆماری دەنگدەرانە بابەتی ساتەکەیە بابەتی زۆر بابەتی ترە ئەوەی کە گومانیشان هەیە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی ئازاد و پاک و بێگەر بیکەین لە ناو یاساکەی شوێنی بکەنەوە. ئەو کاتە ئێمە مولزەمە بین بە جێبەجێکردنی چکە ئێمە ناتوانین لە بەرامبەر یاسا بڵێن ئەمە ئەکەین ویان ناکەین. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز سلێمان جێگیری سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیۆن و کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا. خاڵی نظامیەکە کە مامۆستا لەمەڕان فەرموو خاڵێکی نظامی وەردەگرین بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا یەک خاڵ لای من زۆر گرنگە ویش کاک هەندرێن باسیەوە کرد کە کارتی ئەلکترۆنی بەکار ناهێنرێتن بەڵام جێگرەوەکەی باس نەکرد چونکە ئەگەر بەڕاستی بە هەویە دەنگ بدرێتن بە خۆتان دەزانن کە بە هەزاران و بە سەدان هەویە لە شوێنەکان تەزویر دەکرێن و دروست دەکرێن. لەبەرەوە من جەخت لەوە دەکەمەوە کە جنسەی عراقی بەکاربێتن یان ئەو کارتی نیشتیمانی کە ئێستانەکە دەردەهێنرێتن ئەوە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێ هەویە بەکاربێتن بۆ دەنگدان و خوازیارم پەرلەمانتاران بە نەزەری ئاعتیباری وەربگرن چونکە ئێمە لە هەموو هەڵبژاردنێکی بە کارتۆن هەویەی تەزویرمان گرتووە کە دەنجی پێدرا و دەستان خۆش بێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلەمەروان. خاڵێکی تری نظامی بەڕێز ملیرە عوسمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکانی کە مەلامەروانەکەم لە ڕاستیە ئەوە حەقیقەتێکە و ئەگەر کۆمیسیۆن ئەیانەوێ بەڵگێ ئەدەینە دەستیان کە هەویە تەزویرەکرێ بۆیە ڕەگەزنامە و یاخود پاسپۆرت باشترین ینی بژاردەی بۆ ئینتیخاباتێکی پاک و بێگەر بکەین. لەگەلەوە کە هەردوو خاڵی نظامی نەبوون بەڵام بە سوودن تێبینی باشن بۆ داوا لە دکتۆرە ڕێزان دەکەین. خاڵی نظامی کاک سلێمان دەرفەت بە کاک سلێمان دەدەین ئەگە ئیزافەیەکی هەبێت چونکە لە سیاقی قسەکانی کاک سلێمان ڕەنگە ببیری هات بیتەوە وەڵامی ئەوە بدەتە و تێبینیە. دکتۆرە ڕێزان دەیدە دکتۆرە ڕێزان فەرموو سەرۆکی دایرە ئینتیخابی لە ئەنجومەنی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە کوردستان فەرموو. بەڵێ زۆر سپاس.
وڵا ئەمەوێ لەوە دەست پێ بکەم فۆکەس زۆر لەسەر نسبەیەک بۆ کە من پێشتر ئاماژەم پیاوە ئەویش لە ساندنەوەی پاکی تۆماری دەنگدەرانە من پێم خۆشە بۆ ئەو نسبەیە نمونەی دەنگەکەت خاستن ئەو بەڕێزانەی لە دوانە بەڵێ گلەی لە دەنگ دەکەن بۆ نایە ئێرە بۆ نایە کۆمپیوتەری خۆش بێنە وەرە ئێرە فەرمۆ دکتۆرە ڕێزا ئەمەوێ لەوێەوە باسی ئەو وەڵامی ئەو هاوڕێیانە بەمەوە لەسەر ئەو نسبەی لە سانەوەیە من نمونەی داتای مردووە هێنمەوە بۆ ئەو قسەیە ئەویش بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی کە دەستی کۆمسیۆن کەوتووە لە دوای دەرهێنانی ناوی مردوو داتای مردووی مناڵی مردوو لەگەڵ مەجهول ئەلهەویە کە لە داتاکەی وەزارەتی تەندروستی دەرمان هێناوە داتای مردوو 125370 کەسە لە وەزارەتی تەندروستی 125370 مردوو بەڵێ سەر و 18 ساڵ وەڵای ئەوەی کە بۆیان نردوین لە نەوەکانەوە تایەتی گەشەخان ئێمە ئەنجە من نازام ئەوە پەیوەندی بە وەزارەتی تەندروستیەوە هەیە من ئەم ژمارەیە دەست ئێمە کەوتووە و وەزارەتی تەندروستی و ڕاستیەکەمەوە بۆ هەندێکتان وەزارەتی تەندروستی وەزارەتی بازرگانی زۆر هاوکاری ئێمە بوون لە کارەکانمانە ئەوەی کە ینی ئەوانە مقەسیر نەبوون لەگەڵ ئێمەیە 125370 ناوە مردووەکەمان مقارنە کردووە بە داتای وەزارەتی بازرگانی کە ئێمە ئەیکەین بە ئەساسی تۆماری دەنگدەران لەو ڕقەمە گەورەیە ناوی مردوو لە ناو داتاکەی ئێمەیە 26695 مردوومان لایە بۆیە کە ئەوە بە نسبە ئەکا نسبە و تەناسوبی نسبەی میئەویەکەی ئەکاتە 21 لەدایە 3 لە سا یعنی 21 و لەدایە 3 داتای مردوو لە هەرێمی کوردستانە لە ناو تۆماری دەنگدەرانایە ئالێرە خۆتان بیری لێ بکەنەوە لە سانەوەکەی من بە نسبەت داتای مردووە چەندەکە ڕاستە یا غەڵەتە یا نزیکە لە ڕاستیەوە یعنی لە ساسەی مردوو کە لە کوردستانە مردووە من 21 و لەدایە 3 لە داتاکەی منە هەیە ئەوەی تری لە لای من نییە لەبەرەوە من بچم ئیجراعاتی چی لەسەر شتێ بکەم کەلام نەبێ ئەمە یەک دوو لەناو ئەو 26695 کەسەیە ئەوەی کە من دەستی من کەوتووە کە ئەتوانم بیسڕمەوە 1384 کەس لەو 26000 کەسە ژمارەی فۆرمی خۆراکی لەگەڵا بووە کەواتە من بەبێ مشکی لە ئەنجومەنی بەڕێز بڕیاریان بۆیان وتوانە ئەوە بسڕەرەوە چونکە ئەمە ئەو دەنگدەرەیە کە ژمارەی فۆرمی خۆراکەکەی معلومە بێ خۆیەتی تر تەشابوه لە ئەسماء نابێ بۆیە ئەوە بەڕاستی و بە مطلقی مردووە تەواوە چونکە ژمارەی فۆرمی خۆراکی لەگەڵایە زائید 32 کەسیکە کە ناوی دایکیان یعنی ناوی دایکی دوانی دایکیان هەبووە ناوی دایکیان و ناوی باوکی دایکیان هەبووە بە تۆتاڵ ئەکاتە 1416 کەس من توانیومە لەو 26000 کەسە بیسڕمەوە بۆیە لە ئەساسی داتایی مردووە من داتایەکی کەمم لایە لەو داتا کە مەشکەلامە توانیمە داتایەکی کەم بسڕمەوە ئەمە وەکو داتای مردوو ئەو مەسەلەی لە سانەوەی کە ئێمە باسی لێواکەین ئەمە لای خۆتان ئەمە تۆمارکەن ڕقەمێکی کەتان پێڵێم ئێمە لە سەرەتای قسەکانمەوە باسی 3,363,000 کەسر داتای عێراقم کردووە ئەو داتایی لە وەزارەتی بازرگانیەوە دەستم کەوتووە 3,154,958 ئەو ڕقەمەی کە خوێنومەتەوە غەڵەتم لەویا لە بیدایەتە کە بۆم شەرحکردن وتم 208,000 کەس و 400 نووسیدانە ئەگەر ئەمە لێرە 208,000 کەس و 445 کەس ئەمە فەرقە لە بینی داتای بەغا لەگەڵ داتاکەی ئێمە کە دروستمان کردووە پێم وایە نەمتوانی و ئەمەتان بە جوانی بۆ شەرحکەم ئەم 208,000 کەسە تەواو وجودیان لە ناو داتای ئێمە نییە اینجا مردوون دەنگدەری حەقیقی بوون وەهمی بوون ئاوارەی پارێزگاکانی ناو عێراق بوون
ئەجنەبی بوون عێراقی نەبوون هەر کەسێ بوون لەو داتانەی کە هەیە حاڵی حاضر من داتایەکم لەبەر دەسایە یعنی خەیاڵتان بۆ ئەوە نەچێ و تەفسیری بۆ نەکرێ ئەم 280,000 احتیمالە بێتەوە ناون ئەم داتایە لای من نەماوە یعنی ئەو فەرقی لە بینی ئێمە و بەغایە هەیە 28445 کەسە دوای ئەم فەرقەش ئەمەش هەر خۆتان تەفسیریکەن بۆ لە سانەوەکە دوای ئەم فەرقەش من هاتووم لەسەر ئەو داتایی کە لە لامە ناوی مردوومان جا کردوتەوە ڕقەمێک ئێستا خوێنمانێ ناوی سەرونەوە ساڵمان هێناوەتە دەرەوە لەگەڵ ناوی لە یەکچوو بە پێی ناوی سیانی و موالیت ئەم دوو ڕقەمەش هاتووەتە دەرەوە بە نەتیجە تۆمارەکەی ئێمە 3 ملیۆن و 88,000 و کەسر ئێستا لە بنکەکانی نوێکردنەوەی تۆماری سەرەتایین ئەم ڕقەمە احتیمالە بەرز بێتەوە چونکە نەوە ساڵەکان هەمویان نەمردوون سەرونەوە ساڵەکان هەمویان نەمردوون ئەوانەی تریش کە ناوی سیانی ئاچێتە ناو ماڵپەڕەکە و سەیری ناوی خۆیەکە دووبارە بۆتەوانێ و سڕکراوە یعنی لە تۆمارەکە هاتۆتە دەرێت کە ڕەتێکێ کە سەردانی بنکەکانەکە احتیمال لە ژمارەیەک لەوە بچێتەوە سەر داتاکە بۆیە ئەو داتایی لە ئەخیرا لە دوای مانگی بەڕێزێک وتی تەرحی کرد وتی پێمان باشە تاوەکو کاتی بانگەشە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەردەوام بێ ئەگەر بگونجێ منیش پێم باشە زۆر باشە حەزەکەم بزانن لەو فترەیە کە هاوڵاتی سەردانی بنکەکانی نوێکردنەوەکە ئێمە لە کۆمسیۆن بەشی تۆماری دەنگدەران ناڕۆنەوە بۆ ماڵەوە ئیسراحەتکەن ئێمە بەردەوامین بۆیە جەنابتان هاوکارمان بن دیسانەوە چی گومانتان لێتی مەسەن کاک بێستون ئەڵێ سیدیەک لەسەر ئاواناوی لەسەر داتای ئاوارەکانی منتیقەکانی سەوچل ئەو داتایشمان هێناوە مقاررەمان کردووە ئەوەش لە داتاکەی ئێمە ئەوەشمان هێناوەتە دەرەوە یعنی ئێمە بژارێکی باشی داتامان کردووە بەڵام ئەو مانگی تەحدیسە کە دەنگدەر سەردانی بنکەکانەکە و کۆمسیۆن لە ڕێشوێنی خۆی ئەو مانگەش هەر ئیشەکە ئەمەش هەر جوودە بۆ پاکردنەوەی تۆمارەکە لە ساسە بتێ ئەو تۆمارە پاک بێتەوە من پێ دەڵێم دڵنیا بە پاک نابێتەوە چونکە ناوی مردوو 25,000 و کەسرە نەمتوانێەوە بیسڕمەوە چونکە دلیلم پێنە بۆ بیسڕمەوە بۆیە مەڵێن داتاکە پاک بۆ تۆ چیتان کردو چەندان ناتوانانی تەبیعەتی من پێشتریش لە بەردەمی ئەنجومەنی وەزیران و لە لای ئێوەش لە بەردەمی هەردوو سەرۆکایەتێکە وتم تەبیعەتی داتای تۆماری دەنگدەران کە لە لای ئێمەیە ناتوانین لە ساسە تەعاملی بکەین چۆ تۆ ئەبێ معلوماتی کامیلی پێبێ بۆی دەنگدەرێک لە دەنگدان بێبەشکەیت چۆن ئەیسڕیتەوە من قسەیەکم هەیە بۆ جەنابتان ئەگەر داتاکەمان لە ساسە پاک بێ ئەنی هەموو دەنگدەرەکان حەقیقی بن کاتێک کە نیسبەی مشارەکە لە 150 نیە تۆ بڵێن لە 150 یعنی تۆ لە 150 دەنگدەری حەقیقی ناوی هەیە کە ئەتوانرێت بەکار بهێنرێت بۆ تەزویر ئەوە چۆن معالەجاکەن بۆیە با قسە هەر لەسەرەوە نەبێ ئەو تۆمارە چۆنە و چۆن نیە با قسە سەرەوە بێت چی بکەین بۆ ئەوەی دەنگدەر بچێ بۆ ئەوی شوێنەکەی بەکار نێت ئەمە یەک دوو ژمارەیەکی زۆر لە ئەندام پەرلەمانەکان باسی دەنگدانی تایبەتتان کرد دەنگدانی تایبەت من لە دانیشتنی یەکەمیش و دووەمیشمان لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانیشە باسم لەوە کرد کاتان لێەکەین با بەیەکەوە بێ لە یەک ڕۆژا بێ هەر لەو ڕۆژەیە کە ئەو تەرحەم کردووە ڕوون کردە پەرلەمان وتم ئەمە کاری دەقیقی پەرلەمانە ئێستا ئێوە بە ئێماڵێن دەنگدانی تایبەت چی لێەکەن ئێمە چی لێ بکەین ئێمە یاسا جێبەجێەکەین دەنگدانی تایبەت بەپێی یاسای ژمادەی شەست لە یاسای هەڵبژاردن ئەڵێ ئەبێ ئەم خەڵکانە 48 ساعات پێشەوە دەنگ بن فەرمونون جەنابتان تۆمارە یاساکە هەموارکەنەوە یعنی لەبەرەوە ئەنجا بۆ معلوماتتان هەمومان باشەزانین دەنگدەری تایبەت عنصرێکی مهم فئەیەکی مهمی مجتەمەعن گرنگن و زۆرن یعنی جێیشێکە لەبەر ئەوە تۆ کە باسی ئەوەنەی ناوی دەنگدەری تایبەت گرنگە بۆی تەعاملی ئیشی لەسەر بکەن ئەوەنە ناوی مردوو مهم نییە کە ئیشی لەسەر بکەن من ئەمە لە ئەخیرایەکشت بڵێم بە نەتیجەی ئەو لێک دەرکردانەی کە لە بینی یعنی مقارنەی ئەخیری من بۆ داتای عێراق لەگەڵ داتای مردوو ئاوارە و هەمووی کە هاتۆتە دەروانێ بە نزیکەی 275,000 دەنگدەر فەرقی هەیە ئەوەندە فەرقی هەیە بەڵام ئەیڵێمەوە هەر تۆماری دەنگدەران نییە کە ڕێگا خۆشکەرە بۆ تەزویرکردن و تەزویر نەکردن زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڕێزان بۆ ئەم وەڵامدانەوە و ئەو ڕوونکردناوانەی کە بەڕێزیان پێشکەش بە دانیشتنەکەی کرد
خاڵێکی تر کاک سلێمان دەیەوێت ئیزافە بکەت فەرموو کاک سلێمان دەست خۆش ڕێزان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان باسی ئەویان کرد کە ئێمە کارتی ئەلکترۆنیمان نییە بۆ دەنگدەر بەدیل چییە؟ ئێمە بۆی کە گومان لە ناسنامەی باری شارستانی هەیە بەپێی قانون لەوەش تکا ئەەکەمانی دووبارە تکا ئەەکەم کە پەرلەمان هاوکاری ئێمە بی پەرلەمان بێت چاودێری ئێمە بی لە جێبەجێکردنی یاسایە کە بەیانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕێکاری دەرکرد ڕێگایدا ئیجازەی شۆفێری هەویەی فەرمانبەری بەڵگەنامەی تر بەکار بێت بەس ئەگەر بەکار بێت بێ بڵێ کۆمیسیۆنەوە حەقی تۆ نییە بەپێی مادەی 29 دەنگدەر ئەبێت دڵنیا بینەوەی کە هەڵگری ڕێگەزنامەی عراقیە بۆیە تەنها ڕێگەزنامەی عراقی تاکە بەڵگەیە کە ئێمە ڕێگای پێ بدەین بەپێی قانون هاوڵاتی بێ دەنگی خۆ پێ بدات بەڵێ هەتا ئێستانیش ئێمە دوو پەیڕۆمان پەسەند نەکردووە پەیڕەوی ژماردنی دەنگەکان لەگەڵ دابشکردنی کورسیەکان هەر سەرنج و تێبینیەکەبی لە دەرە شوێنەکەنەوە بەڵام ئەوە قانونە دوو پەیڕە و بەڵێ دوو پەیڕۆمان ماوە بەڵێ پەیڕۆی دابشکردنی کورسیەکان دابشکردنی کورسیەکان لەگەڵ پەیڕەوی ئەژمارکردن و ئەدو فەرز بەڵێ بەڵام ئەمە قانونە بۆی گومانی هیچ ئەوەیشان نەمینێت لەسەر ئەوەی کە ئایا چ وەسیلەیەکەیە بەدیل چێ بەدیل ڕێگەزنامەی عراقیە بۆ دەنگدەر و زۆر سپاس سپاس بۆ بەڕێز کاک سلێمان جێگری سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی من دوو تێبینی وەردەگرم نظامینە تێبینینە وەردەگرم و اینجا کۆتایی بەم گفتوگۆوە دەینی خاڵی دووەم بەڕێز بەهزار دەرویش بەڕێز سەرۆکی پەرلەمانێ وەکیام تێت گەین پەیڕەوێ ناوخۆی پەرلەمانی کوردستانی هاتیە هەر بەڕێزێک ئەنجومانی وەزیرانان حتا هەر دەستایەکی سەربەخۆ یعنی زۆر ئاساییە وەختی ئەندامێت پەرلەمانی پرسیارێت خۆ ئاراستە بکەن پشتی ئەوەڵام دەنەبە هەکەر هەر قەنەعەتێک نەبی طبیعیە ئەندامێت پەرلەمانی نەبێژین جەلسەك جارێکی دەست پێ بکەدە بەس طبیعیە تبینێت خۆ بێژن وجا هەرچەندە کاک سلێمان جێری سەرۆکی کۆمیسیۆن ئەفوەڵامە داوە کە جنسیە عێراقی ڕەگەزنەما عێراقی چیکە ڕاستیەوە جێگەی زۆربەی پرسیارێت ئەندامێت پەرلەمانی بی واتە ئەوە وەڵامێک بی جێ خۆدا بی ئەگەر نەمەش ئەف پرسیار هەبی من ئەف پرسیارە دیش مەگەلێک ڕاستی ئەگەر ڕخسەت بیتن مەگوت ئایا بوو هەماهەنگی مابەینە کۆمیسیۆنە ئەم بێژین یا عێراقی و کوردستانی هاتیەکردن تا بەری چەند فترەکە بوش ناحیا کارینان ئامیرا ئەلکترۆنی باسمێ یعنی ئەف بودجێک و زێدە بیشیا و ئامیرێت ئەلکترۆنی پێ بکردن و زائیدەن اعتمادە کارتا دەنگدانا ئەوە کۆمیسیۆنە عێراقی بکەن چیکە ئەو هەمی هاتیە باسمەکردن بۆ ئەوەی داڕێگری تەزویرێ بێتەکردن من ئەوە دوو یا ئەخیریش ئەو ببەڕێ سەرۆکی پەرلەمانی جەنابێتە گوتی مە راپۆرت داف لژنا سەرۆکی لژنا پەرلەمانی گوتی نەگەشتێمە ئەندامێت پەرلەمانیش مە داخواستکەین ئەف داتایە فەرمی بگەنە دەستێمە بوو نمونە ئەوان بەحث کرد و هەمی وەزارەت هەر و کار بینە ئایا ئەف داتا چاوە گەشتینە دەستێەوە يعني تفاصيل رابورتا كان نفيسي ام حسكين نو كشتو توصيه بكي كوبجتا دستي اندامت برلماني سبارت كاري كوميسيوني اف كاروباري تطنقات يعني كرن زور سپاس تاكيد داوا دكم لكوميسيون اگر ولاميان استهبيتن بو او دوام بسياري دوامي كاك بازار درويش ولام بدن يانش دواتر بو من بنوسي بنيرنا برلماني كردستان ولسر آمده كاريكان وتوماري دنگدران او سرتاية دیسا داوای سیدی دەکەین داوای راپۆرتش دەکەین راپۆرتێکی تێر و تەسەل بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوی دابشکەین لەسەر ئەندامان و بژنەکانی پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکان ئەوە یەک لە شێوازەکانی پتەوکردنی هەماهەنگیە و پتەوکردنی چاودێری پەرلەمانە لەسەر کۆمیسیۆن بەڕێز عەلی حەمەد ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان چەندین پەرلەمانتار تەییدی ئەوەی کرد کۆمیسیۆن جەدوەلێک بڵێ کاتێک بڵێ یاخود ئێستا ناتوانن بەیانی زۆر دوای نەخەن ئایا کەی ئەتوانین کۆمیسیۆن کەی ئەتوانی هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا پێکەوە بکە سینۆ پەرلەمان بکەیت چ زەمانێکەیە تا هەر کۆمیسیۆن نتوانێت 3 مانگ دوای ئەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بکە کۆمیسیۆن ئەتوانێت 4 مانگ دوای ئەوە بیکە نەخێر ئەکرێ 20 ڕۆژ بۆ نمونە 10 ڕۆژە 15 ڕۆژە خۆیان نەزانن جوابمان بنەوە ئەکرێ هەردووچیان ببەنە لایەک پێکەوە بکرێت و جوابی ئەمە شەکرێ بەیانی بێ ئێستا پێیانە وەڵامەکە بەیانی کۆبنەوە بە ڕسمی و ئەم پەرلەمانە شەتوانێت پێشنیار کە بۆ حکومەت ناتوانێت قەرار بە داواکەین لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەم هەردوو هەڵبژاردنە بەم شێوە میکانیزمە ببەنە پاڵی بەڵێ سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح
ئەگە ئێستا وەڵامتان پێەیە بڕۆنکردنەوەتان هەیە باش دەتوانن دواترش بۆمان بنووسین بنێرن بۆ پەرلەمانی بنووسینش دەنێرین بەنسبەت ئامێری ئەلکترۆنیەکان ئامێر تحقق لە بۆ ئەو کارتانی دەنگدان بەڕاستی ئەمە لەگەر ئەنجومەنی کۆمسیارانی پێشتر کە لە بەغدا بوون قسەمان کرد ئەوان ئامێرەکانیان پێ نەداین لەگەر ئەو ئەنجومەنەش بەڕاستی داوامان کرد بەڵام ئەوان دیار بوو لە ناو پرۆسەی هەڵبژاردن بۆ ئێستاش ئەوان لەوێ نەماینە و باڕش ناکەم بمادەنێت چکە ئەو کات کۆمەڵێ ئەسبابەکیان هیناوە کە ئەو ئامێرانە ناداینە ئێمە و ئێستاش بەڕاستی کات نەماوە بینین بەنسبەت ئەو پرسیارە هەڵبەت وەک باسم کرد ئیزافەکردنی هەڵبانەیە کۆمەڵک ڕێکارەشی دەوێت بەڵام بەڵێ ڕێکارەکە لەوانەیە هەر 25 ڕۆژ تا 30 ڕۆژ زیاتر نەبی. بیست ڕۆژ بەڵێ سپاس بۆ بەڕێز سەندری محەممەد ساڵح. بەڕێزان دیارە پرسی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان پرسێکی گرنگە و پرسێکی نیشتیمانیە و جێگای بایەخدانی ئێوەی بەڕێزە جێگای بایەخدانی کۆمسیۆنە کۆمسیۆن کارەکانی خۆی بەردەوام کردووە بە دەستخۆشیەوە و بەردەوام دەبن و بە تاکید پەرلەمان بۆ چاودێریکردن دەبێت ڕێکارەکان هەرچی ڕێکار هەیە یاسایی بگریتە بەر لە هەمان کاتدا گرفتێکی تر هاتە پێش بۆ ئێوەی بەڕێز ئەوە بابەتێکە بۆ ئایندە کە دیارە هەمواری هەڵبژاردن یاسای هەڵبژاردن پێویستێکی پەرلەمانیە و نیشتیمانیە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو کاتە کە ئێوەی بەڕێز دەستکراوەنە بۆ ئەو ئیش ئەنجام بدەن. دوایین تێبینی لای بەڕێز سلێمان جێگری سەرۆکی کۆمسیۆن. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو بەڕێز سەرۆکی ئەنجومەن باسی کرد لەسەر وەڵامدانەوەی ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و پەرلەمانی کوردستان بەیەکەوە بەڕێزیان فەرمووی 30 ڕۆژ بەڵام من پێشنیار ئەەکەم ئەم بابەتە بخرێتەوە ناو ئەنجومەنی کۆمیساران من ناڵێم زیاتری دەوێت احتیمالە کەمتری بێ بەڵام احتیمالە زیاتری بوێت لەبەرەوەی پرۆسەیەکی زۆر هەستیارە یعنی بەیانی ئەگەر خوانەکە کەم و کوڕش تێدا هەبی ئێمە تێدا بەرپرسیارە بین لەبەرەوە ئەبی ڕێی لیزانی فەنی و دراسە بکەین ئەو کاتە وەڵامی بەڕێستان دێنێ زۆر سوپاس. بەڵێ سپاس بۆ ئەو وەڵامە ئێمە شەروا دەبینین ئەو بابەتێکی تەقدیریە یعنی پێویستی بە دیراستکردن هەیە. خاڵێکی نظامی بەڕێز دکتۆرە ڕێواز فایق فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من 5 پرسیارم کرد جوابی دوودانیانم وەرگرتووە سییانیانم وەرنەگرتووە ئەوانەی کە 97 98 99 2000 طبعا 2000 لە هەمویان مهمتر بە گوێرەی قانونە بێ دایرەی نفوس بلیتێکیان بداتێ و حەقیان بداتێ من ئەزانم لە ڕاپرسی ڕەفیقی مناڵەکەم والیدی 2000 لە ڕفراندۆم دەنگی داوە زەمان چییە لە کاتی انتخابات دەنگ نات و ناوەکەشی ئەگەر پێویست بکە ناوەکەیان بۆ ئەنێرم بە ناو حەز ناکەم لێرە ناوی بڵێم موالیدی 2000 بۆ ڕفراندۆم دەنگیدا ئەو پرسیارێکیانە وەڵامەکەم دەست نەکەوتووە کە زۆر گرنگیشە بەلای خۆمەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان. پرسیارەکەی تر مادەی 15 قانونەکەیە وتم کە پێتان ڕێک نەخراوە بە گوێرەی پیشە و ناونیشان و بەروار و جێگەی لەدایک بوون ئالێتەکەتان چیەوە دەرکەوت لەوەی کە بەڕێز دکتۆرە ڕێزان باسەکە ئەوان ئالێتەکان بە جۆرێکە کە ناتوانن دووبارەکان لێکەنەوە لەبەرەوەی معلوماتەکان وەکو پێویست داخلی داتابەیس نەبوون یعنی ئەگەر یەکێک لەسەر ئەساسی ئەوەی کە لە قانونەکە هاتووە معلوماتەکانی داخلی داتابەیس کرێ ئەو دووبارەی کە ئەمانەڵێن هەزاران کەس یەک ناویان هەیە ڕوونادا یعنی ئەمان یعنی پێمان بڵێن بەدیلەکەیان چی بۆ ئەو مادە قانونی. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڕێواز فایق. ئەگەر ئێستا وەڵامتان هەیە ئێستا وەڵامەکە بیدەن بۆ دانیشتنەکە هەمووی بۆ کۆی ئەندامانی پەرلەمان وەڵامی تر ینی داوا لە ئێوەی بەڕێز دەکەین زۆر پرسی تر بەهەس کران لێرە وەرجێنران دواتر دەتوانم بنووسیم بۆ ئێمە بۆ پەرلەمانی کوردستان بنێرن ئێمەش دابەشتەکەی لەسەر ئەندامانی پەرلەمان ئەکە وەڵام هەیە ئێستا وەڵام هەیە. بەنسبەتی لە سوالی خیریەوە دەست پێەکەم ئەوەی کە زانیاری تەوامان پێنیە بڵێ زانیاری تەواوی تیا و بە هەمووی ڕێکخراوە بەڵام لەوە چێ یعنی باش تەوزیح نەبێ لای جەنابی کە لە ناوی دووبارە و ئەوە بۆ نمونە ناوی مردوومان لایە ناوی سیانی و موالیدەکەی دیاری کراوە مقارنەیەکی بە داتابیسەکە لە وەزارەتی تەندروستیوانە ئێمە ناوی سیانی و موالیدمان بۆ هاتووە لە سجلەکەی ئێمە تەفاسیل هەیە وردەکاری زانیاری هەیە بەڵام لە ناوی مردووە دوو معلومەمان بۆ هاتەوە بۆی ئەڵێ ناتوانین جیان بکەینەوە ئەمە بەنسبەتیەوە یعنی سجلەکەمان هەموو و معلوماتەکانی تایە. ئەوی تر بەنسبەتی ئەوەی کەس ئەوانەی لە سینۆیە 3 مانگە مێنەیە تا ئەوەی تر 3 مانگە مێنێ بۆ نهایەتی ساڵەکە
ئەوەی کە لە یەکی دەیە لە دایک بۆ طبعا ناتوانێت دەنگ بە لە بەرەوەی 18 ساڵی تەواو نەکردووە بە پێی یاساژەڵێ بێ 18 ساڵی تەواو کرد بێ ئێمە مشکلەیەکمان هەیە بێ ئەم مشکلەیە لە ڕێکارەکانە حلکەین ئەویژەوەیە موالی ڕۆژ و مانگ نەنووسراوە تاوەکو جێکەینەوانێ موالیت بە ساڵ نووسراوە لە داتاکەیە بۆیە 2000ەکان وەرەگرین هەتا سینۆ یەکی دە وەرناگرین بە ڕێکار جیاکەینەوە لە پەیڕەوەکەی کە حازریەکەین بۆ ڕۆژی دەنگدان من ئەمێ لێرەوە یەک معلومەی کە بەم لەسەر ناوی مردوو کە بیرم چووە بە یارمەتیتان ئێمە بەهۆی ئەو عیلاقەیەمان کە لەگەڵ کۆمیسیۆنی عێراقا هەمام و 24,000 ناوی مردوومان بە ژمارەی فۆرمی خۆراکەوە دەستکەوت زۆر دڵخۆش بووین بۆی کە ئەم ژمار 24,000 کەسە توانین لەناو داتاکەی خۆمانە بسڕینەوە بەڵام کە هاتین مقارنەمان کرد بە داتاکەی خۆمان لەو 24,000 کەسە 5 کەس لەناو داتاکەی ئێمەیا بوو حەزەکەم ئەم ئیشارەت بەوەی ئەمە دلیلە بۆ ئەوەی ئەو داتایی ئێمە لە وەزارەتی بازرگانی کە وەرمان گرتووە وەزارەتی بازرگانی پێیان وتوین ئێمە هەموو 30 مانگێک داتای ئەپدەیت کراو لە پارێزگاکانەوە وەرەگرین و ئەینەرین بۆ وەزارەتی بازرگانی عێراق کەواتە هەموو مانگێک سەری مانگ سی مانگ ئەو داتایە بە ئەپدەیت کراوی لە سلێمانی دووهۆک هەولێر کۆ ئەکرێتەوە ئەنێرێ بۆ وەزارەتی بازرگانی عێراق بۆیە ئەو فەرقە گەورەیەشمان بۆ دروست بووە یعنی مانگانە ئەپدەیتی داتاکە ئەکرێتەوە نێژمارەی مردوو کۆمەڵی شت کە هەیە لی دەرەکرێ بۆیە لەو 24,000 داتا مردووی کە لە عێراق بە فەرمی وەرمانگرت 5 دەنگ دەر هەبوو 5 کەس هەبوو کە لای ئێمە وجودی هەبوو ئێمە 5 کەسەکەشمان کوژانەوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڕێزان بەڕێزان لێرە کوتایی بەم خاڵی سیەم دێنین لە بەرنامەی کاری ئەمڕۆ گفتوگۆیەکی کراوە لەسەر ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە کوردستان سپاسی کۆمیسیۆن دەکەین سەرۆک و جێگر و ئەندامانی کۆمیسیۆن دەکەین کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون بەرامبەر دانیشتنی پەرلەمانی کوردستان و دەستخۆشیتان لێ دەکەین بۆ جددیەت و ئێوە و داوای سەرکەوتن بۆ ئێوە دەخوازین و داواش دەکەین لە کۆتایی هاتنی ئەم هەڵبژاردنەش راپۆرتێکی هەڵسەنگاندنی تێرۆتەسەل بۆ پەرلەمانی کوردستان بنێرن ئەو راپۆرتەش ئەوەی ئێستا لە بەردەستمانە داوا لە دیوان دەکەین راپۆرتی ساڵانەی کۆمیسیۆنە ساڵانەیە ینی لە سەرنجامانی پەرلەمان گشتیان دابەش بکرێتن کۆپی بکرێت و دابەش بکرێتن زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز دەتوانن زۆر بەخێر بچن زۆر بەخێر بچن سپاس بەڕێزان ئێمە بەردەوام دەبین چوارەم گفتوگۆکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لجنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادە کراوە بە پێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 بڕگەی 8 لە مادەی 56ەم یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 یانوار کراو پاڵبشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 یانوار کراو بەڕێزان داوای لە لجنەی کاتی پەیڕەو دەکەین تشریف بێنن فەرمونون بەڕێز سامینە زکری فەرمونون برای سروک پارلمانی ما واسانه زانی که دیوریکه که همی گریدای کمیسیونه و ما آماده کارینین که به این مناقشه سر بکن با صباحی بهتا پاش اخسته بله برزان اروابو بیانی اما بیانی و دو بیانی هر دو با چری کار لسر برنامه کار دکن پیروی ناوخوی پارلمان کوتاهی پیدنین دستان خوش بید سپاس دانشنکه کوتاهی هات سپاس ساعت 11 و کوروش